دیاردەی گەندەڵی پەتایەکی مەترسیدارە کە هەڕەشە لە دەوڵەتی عێراق دەکات. ئەمە ئەو دەستەواژەیە بوو کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران محەممەد شیع سوودانی کۆبوونەوەی کابینەکەی پێکردەوە. بەڵێنیدا ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە بۆ ڕێگایانشدا نەڕوات کە حکوومەتەکانی پێشووتر گرتوویانەتە بەر. بەڵام چاودێران ئەو بابەتە بە مەحاڵ ناو دەبەن و ئەوانەی لە پشتی حکوومەتەوەن بۆ خۆیان ڕیشەکانی گەندەڵیان چەسپاندووە. ناوەندە سیاسی وابوووریەکان بە دووری دەزانن ئەو خواستەی سوودانی لە دژایەتی گەندەڵیدا دەستەبەر ببێت ڕاستە ناوبراو لە کۆی 229 ئەندامی پەرلەمان 250یان متمانەیان پێبەخشیوە، بەڵام ئەوانە سەر با کوتلا سیاسیەکانن و هەر جوڵەیەک لە دژی گەندەڵی ڕاستە و خۆش زیان با بەرژەوەندیەکانیان دەگەیەنێت و لێی بێدەنگ نابن. گەندەڵیەکان لە عێراق یەک جۆر نین، لە بەرتیلی فەرمانبەرە بچووکەکانەوە دەست پێ دەکات تا گرێدانی بەرژەوەندی هەندێک لایەن بەدامەزراوەکانی حکوومەتەوە کە لە ناوخۆی حکوومەتدا یاساکانی بێبەها کردووە. ئەمە با ڕێنماییەکان چارەسەر نابێت و چاودێری تونند و تیژی پێویستە. گەندەڵی جێگیرکراویش کە یەکسانە بە تۆقاندن و تیرۆر لەسەر هەوڵەکانی حکوومەت، ئەمە دژی دەوڵەت و یاساکانی دەوەستێتەوە کە پشت ئەستورە بە میلیشیاکان و لە ناو جومگەکانی دەوڵەتدا ڕێگیدا کوتاوە. هەرچەندە هەفتەیە کە کابینەی سوودانی دەست بەکار بۆ بەڵام بۆ ڕیشەکێشکردنی گەندەڵی چاوەڕوانی ئەو تۆی لێ ناکرێت، چونکە ئەوانەی لەمپەڕن لە بەردەم گەندەڵیدا هەر خۆیان پێکێنەری کابینەکان. گەندەڵی لە عێراقدا پاسەوانی هەیە، بۆیە بەڵێنەکەی سوودانی دووبارەکردنەوەی هەمان بەڵێنی سەرۆکوەزیرانی پێشخۆیەتی، چونکە بنەمای هاوبەشی و هاوسەنگی لە نێوان پێکێنەرەکانی کابینەدا دەستی سەرۆکوەزیرانی بەستۆتەوە. ناوبراو دەتوانێت بەرنامەی حکوومەتەکەی جێبەجێ بکات تەنها بڕگەی گەندەڵی نەبێت کە پارتە بەرژەوەندی خوازەکان لە دژی دەوەستنەوە. ئەو بابەتە تەنها پێوەستیش نییە بە پارتە دەسەڵاتدارەکانەوە، بەڵکو پەیوەندیدارە بە ئەجێندای ناوچەیی و نێودەوڵەتیشەوە. ڕاستە سوودانی لەم کاتەدا هەمووان پشتیوانی لێ دەکەن، چونکە شکستی کابینەکەی نقمبوونی لایەنە سیاسیەکانە لە قەیرانی گەورەدا، بەڵام لە داهاتوودا دەستبردننی بۆ دۆسیی گەندەڵی ئەو پشتیوانیی لەق دەکات، بۆیە ناتوانێت سنووری گەندەڵیە گەورەکان ببەزێنێت و لەوانی پێشخۆی زیاتر هەنگاو هەڵگرێت. لەلایەکی تریش کاتێ سندۆقی دراوی نێودەوڵەتی عێراقی بە یەکەمین وڵاتی عەرەبی و دووەمین وڵاتی گەشەی ئابووری جیهان دەستنیشان کردووە، ڕێژەی هەژاری لە 20 و ڕێژەی بێکاری لە 30 تۆمار کردووە و ئەو گەشەیە لە ژیانی خەڵکداونە. بۆیە پاشەڕۆژی حکوومەتەکەی دەکەوێتە نێوان گوشاری گەندەڵکاران و جەماوەری ناڕازی و شکست چاوەڕێی دەکات.